یەکێک لە هۆکارەکانی زەلیلبوونی مسلمانان چییە؟ داماوبوونی مسلمانان. ئەمڕۆ بۆچی ئێمە داماوبووینە؟ بۆچی ژێردەستە بووینە؟ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە، هەر قەومێک لە ئومەتەکەی من پەیمانەکان کە لەگەڵ خوادا بەستویانە پەیمانەکان بشکێنن، ئەو وعدانەی کە بە پێغەمبەری خوایان داوە صلی الله علیه وسلم شوێنی سونەتەکانی بکەون بیشکێنن. واتە هەر کەسێک وعد و پەیمانی خوا و پێغەمبەری خوا بشکێنێ صلی الله علیه وسلم کە ئەمڕۆ زۆر بەمان شکاندومانە. ئەو پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم ئەو باوەڕدارانەی کە پاشگەز ئەبنەوە لەو وعدانەی کە بەخوایان داوە، واتە سەرپێچی فەرمانی خوا و پێغەمبەری خوا دەکەن صلی الله علیه وسلم، إلا سلط الله عليهم عدوهم من غيرهم فأخذوا بعض ما كان في أيديهم. سبحان الله، الله لنا وإيما داي بيغمري خواه صلى الله عليه وسلم. هر قومك لأمتكي من وعد بيماني خواه بيغمري خواه بشكينا صلى الله عليه وسلم، إلا خواهي قورا دجمن زال أكاب سريانا دجمني خويا بلام دجمنك من غيرهم، واتا لمسلمانان نییە ئەبینی وڵاتە زلهێزەکان ئێستا زاڵبوونە بەسەرمانە، زاڵبوونە بەسەرمانە. ئەفەرمێ ئەوەی کە هەتانە داهاتی خۆتان، پارەی خۆتان، بوجەی خۆتان هەندێکی لێ دەخۆن و لێشتان دەستێن و کەسیش بۆی نێ قسە بکە. ئەوانەی کە لەم وڵاتەدا هاتوونەتە ئەم وڵاتەوە چەند ساڵە لەم وڵاتەدان، وەڵڵاهی ئەگەر حاجەتی پشیلەیەکیان پێ پارەی پشیلەکە سەر ئەو داهاتی ئەو نەوتەیە، ئەوە خۆیان هەر باسی مەکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەوەی کە خۆتان هەتانە هەندێکی دەخۆن وەزاڵیش دەبن بەسەرتانە دوژمنەکانتان لە غەیری خۆتان، واتە زمانی خۆتان نییە، وەکو ئێوە باوەڕدار نین. ترەمپ دێتە سێ وڵاتەوە، هەرسێکیان ئەگوشێ و ئەڕاتەوە، هەرسێکیان ئەدۆشێ و ئەڕاتەوە، کەسیش بۆی نێ قسە بکە. ئەبێ پێشوازیە گەرمیشی لێ بکرێ، بە پێشوازیشەوە بەڕێ بکرێ و پێشوازیشی لێ بکرێ و ئیستیقبال بکرێ. ئەیان دۆشێ هات فەڕێکی لەدا و سێ وڵاتی دۆشی و ڕۆشتەوە، کەسیش بۆی نێ قسە بکە. ئەوەیە داهاتی مسلمانان دەخۆن. بەڵام هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم هەر کاتێک ئێوە لەگەڵ خوا پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم ڕازگۆ نەبوون، خوا دژمنێکتان بۆ دەنێرێ لە غیری خۆتان، ئەوەی کە هەتانە هەندێکی دەخوا نەک هەموویە، بەعض هەندێکی دەبات. واقعیە کەس ئینکاری ئەو شتە ناکە. ئێمە خاوەنی هیچ شتێک نین. ئایا نوێژ نەکردن کە ئێستا هەزارەها کەسێ لە ماڵەوە دانیشتووە نوێژ ناکات؟ ئایا ئەو کچانەی ئەو ژنانەی کە لە بازاڕن هەمووی سافیرن؟ ئایا ئەو هەموو خراپەکاری و غەش و خیانەتەی کە لە بازاڕە ئەکرێ ئەمە هەمووی شکاندنی وعدی خوا پێغەمبەری خوا نییە صلی الله علیه وسلم؟ دەی ئەبێ باجەکەی بدەین، ئەبێ هەر ئاوا داماو بین حتا نەگەڕێنەوە بەلای خوا. و پێغەمبەری خوا فەرمێتی صلی الله علیه وسلم بۆیە دوژمن زاڵ بۆ بەسەرمانە، داهاتیشمان دەخوا و بۆشمان نییە قسە بکەین، چونکە لەگەڵ خوا و پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم ئێمە وعدمان شکان و وعدە خلافین.